بەڵێ ئەمڕۆ هاکان فیدان وەزیری دەرەوەی تورکیا گەیشتە هەولێر دیدار و کۆبوونەوەی ئەنجامدا نیوەڕۆی ئەمڕۆ لەگەڵ مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان کۆبووە لە کۆبوونەوەکەدا وەزیری وزەی تورکیاش بەشدار بوو کە دواتر لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا سەرۆکوەزیران وەزیری دەرەوەی تورکیاش باسییان لەوە کرد باسییان لە پرسی وزە و ئاسایش لە ناوچەکە کردووە کە بەلای تورکیاوە گرنگە بە تایبەتە ناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان بۆ گفتوگۆکردنی زیاتر لەسەر ئەم پرسە بەڕێز بەسام عەلی شارەزای پەیوەندی دەوڵەتیەکان لە ستودیۆکانمان لە سلێمانی لەگەڵمانە بەڕێز بەسام عەلی سڵاوتان لێبێتۆم کاتتان باش با سەرەتا لە دیبلۆماسیەتی سەرۆکوەزیران مەسرور بارزانیەوە دەست پێ بکەین و بەتایبەت لە کابینەی نوێیەمدا و شارەزایانی زۆربەی دەڵێن بەهێزترین چەکی کوردستان دیبلۆماسیەتە سەرۆکوەزیران مەسرور بارزانی لەمڕۆ توانێتی چی بکات؟ ئەم کاتی جەنابەت و بینەرانی کوردستان 24 باش بە دڵنیایی لە ناو کۆنگرە ڕۆژنامەوانیەکە ئەو پەیڤە دۆستانانەی هاکان فیدان باشترین بەڵگە بوو لەسەر ئەوەی کە دیبلۆماسیەتی جەنابی کاک مەسرور و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە چه ئاستێکایە و توانیوێتی پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا هەرێمی کوردستان و دەوڵەتانی دراوسێ بە چه ئاستێک بگەێنێ و دیار بوو کە ئەوە کاری زۆری تیا کراوە بۆیە پەیڤەکانی هاکان فیدان وەکو وەزیری دەرەوەی تورکیا و هاتنی وەزیری وزەش لەگەڵ هاتنی هاکان فیدان بۆ هەولێر باشترین بەڵگەن لەسەر ئەوەی کە جەنابی کاک مەسرور وەکو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئاستێکی زۆر باڵا پەرەی بە دیبلۆماسیەتی هەرێمی کوردستانیاوە. بەڵێ ئەوەی دواتر لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکە باسییان کرد هەرێکە لە سەرۆکوەزیران و وەزیری دەرەوەی تورکیا باسییان لەسەر چەند پرسێک کردووە کە تیایدا وزە و هەروە ئاسایشی ناوچەکە بووە دەتوانین بڵین ئێستا وزە قسەی سەرەکی پەیوەندیە نێودەوڵەتیەکان و پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و تورکیاشە؟ بۆ وەڵامیان پرسیارە منەمەوێ هەندێک ژمارە بخەمە ڕوو تا بینەرانی خۆشەویست ئاگادار بن لەوەی کە وزە چ کاریگەریەکی هەیە لەسەر میزانی عێراق و چه گرنگیەکی هەیە بۆ دەوڵەتی تورکیا لە ئێستا ئەگەر تەنها نەوتی هەرێمی کوردستان 400,000 بەرمیل ئێمە حساب بکەین ڕۆژانە کە بنێرێتە بەندەری جەیهان لە ماوەی 5 مانگی ڕابردوو میزانی حکوومەتی عێراقی و حکوومەتی عێراقی 4 ملیار دۆلار زیانی پێگەشتووە ئەمە جگە لەوەی کە لە بۆری نەوتی هەرێمی کوردستانەوە ڕۆژانە 300,000 بەرمیل نەوتی کەرکووکیش هەناردەی بەندەری جەیهانەکرا واتە نزیکی 7 ملیار دۆلار زیان بە میزانی عێراق گەشتووە و لە کاتێکا میزانی عێراق کە بۆ 3 ساڵی ئایندە دانراوە 50 ملیار دۆلار کورتێنانی هێناوە 50 ملیار دۆلار کورتێنانی هێناوە بۆیە ڕاگررتنی ئەم نەوتە لە ئێستاە زیانێکی گەورە بە حکوومەتی عێراقیە گەیەنێت و پێویستە حکوومەتی عێراقی لەمە زیاتر زیانی پێنەگات و لە ڕووی تەکنیکیشەوە لە ڕووی بەڕێوەبردننی کێڵگەکانیشەوە کێڵگەکانی نەوتی کەرکووک و کێڵگەکانی نەوتی هەرێمی کوردستان زیانی گەورەیان پێگات بۆیە پێویستە چارەسەری ئەم پرسە بکرێت یەکێکی تر لەو پرسانەی کە لە حکوومەتی عێراقی زۆر گرنگ بۆ لە دانوستانەکان لە ئێستاە بۆ یەکەم جار لە مێژوودا ئاستی ئاوی عێراق لە نزمترین ئاستایە واتە لە مێژووی دەوڵەتی عێراقی ئاستی ئاوی عێراقی وەکو ئێستا لە ئاستێکی نزمانە بووە بۆ ئەمەش پێویستی بە دەوڵەتی تورکیا هەیە لە هەمان کاتا دەوڵەتی تورکیا پێویستی بە پەیوەندیەکی باشی ئابووری هەیە لەگەڵ عێراق و هەرێمی کوردستان لە بابەتی ئابووری و لە مەلەفی ئەمنی لە بابەتی ئابووری ئەتوانین بڵین تێکڕای ساڵانە لەگەڵ دەوڵەتی عێراق بە هەرێمی کوردستان و 20 ملیار دۆلاری تێپەڕانوە و لەگەڵ هەرێمی کوردستان و لە راپۆرتەکە شاجەنابتان ئاماژەتان پێکرد 13 ملیار دۆلاری تێپەڕانوە کەواتە زۆر گرنگە مەلەفی ئەمنی بەلای دەوڵەتی تورکیاوە زۆر گرنگە و ئەمەش مافێکی یاسای نێودەوڵەتی ئەوانە کە لە خاکی هیچ دەوڵەتێکی ترەوە هێرش نەکرێتە سەر دەوڵەتی تورکیا و پێویستیان بە زەمانات هەیە لەلایەن تورکیا و لەلایەن هەرێمی کوردستانەوە پێیان بدرێت بۆ ئەمەی کە باسم کرد بۆ هەموو ئەمانە پێویستیان بە هەرێمی کوردستانە چونکە ئەگەر بێت و هەرێمی کوردستان لەم نێوەندەدا پەیوەندیشی باشی لەگەڵ عێراق و لەگەڵ دەوڵەتی تورکیانە بێت ئەوە هەرگیز دەوڵەتی تورکیا ناتوانێت پەیوەندیەکانی لەگەڵ عێراق بەرێتە ئاستێکی بەرەو پێشتر بۆ لەبەرەوەی سنوورەکە بە هەرێمی کوردستانەوەیە و مەلەفی ئەمنی کە بەلای دەوڵەتی تورکیاوە زۆر گرنگە بە هیچ شێوەیەک چارەسەر ناکرێت ئەگەر هەرێمی کوردستان
هاوکار نەبێت و ئەو نەوتەشی کە هەناردەی دەرەوەکرێت بە بۆری نەوتی هەرێمی کوردستانە هەناردەی دەرەوەکرێت کەواتە هەردوو بابەتەکە بابەتی ئابووری و بابەتە ئەمنیەکە شەقەکەی هەرێمی کوردستانە بۆیە پێویستە پەیوەندیەکان لەگەڵ هەرێمی کوردستان لە ئاستێکی زۆر باش بێت و دەواازە سنووریەکەش کە کاڵا و شمێکی لە نێوان عێراق و هەرێمی کوردستان و تورکیا لێوە دێت و دەڕوات ئەو دەواازەیەش دەواازەکە لە هەرێمی کوردستانە بۆیە هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم شەقی ئەم ڕێکەوتنەیە لە نێوان عێراق و لە نێوان تورکیا بەبێ هەرێمی کوردستان ئەم ڕێکەوتنانە بە هیچ ئاکامێک ناگات. بەڵێ کەوا بێت هەرێمی کوردستان یاخود باڵێن هەرێمی کوردستانێکی سەقامگیر لە بەرژەوەندی سیاسی ئابووری ئەمنی تورکیا و عێراقیشتایە. بە دڵنیاییەوە هاکان فیدان وەزیری دەرەوەی تورکیا ئاماژەی پێکرد لە ناو کۆنگرە ڕۆژنامەوانێک کەوتی هەولێرێکی سەقامگیر بۆ ئێمە زۆر گرنگە و لە کاتێکا کە عێراقیش سەقامگیر نەبووە هەولێر سەقامگیر بۆ مەبەستی لە هەولێر هەرێمی کوردستان بوو بۆیە بە دڵنیایی ئەگەر هەرێمی کوردستان سەقامگیر نەبێت و ئەگەر پەیوەندیکی باش لەگەڵ هەرێمی کوردستان نەبێت ئەوە بە هیچ شێوەیەک لە ئاستە ئابووریەکە پەیوەندیەکی باش لە نێوان عێراق و تورکیا نایەتە دی و لە ئاستە ئەمنیەکەش بە دڵنیاییەوە کە سنوورەکان بە هەرێمی کوردستانەوەیە و لەو سنوورانەوە بەڕاستی هێرش بۆ سەرخاکی تورکیاکرێت بۆیە بە دڵنیایی ئەوەش نایەتە دی بۆیە عێراقیش و تورکیا ژەزانن بیانەوێت لە هەر ئاستێکە ڕێکەوتن بکەن ناتوانن بە هیچ شێوەیەک هەرێمی کوردستان فەرامۆش بکەن بۆیە ئێمە بینیمان ئەمڕۆ لە سەردانی وەزیری دەرەوەی تورکیا بۆ لای جەنابی سەرۆکی هەرێم جەنابی کاک نێچیروان و وەلای جەنابی کاک مەسرور سەرۆکی حکومەتی هەرێم زۆر پەیوەندیکی دۆستانە بوو و هیچ کەمتر نەبوو لەو سەردانی کە بۆ بەغدا کردبووی و ئەتوانم بڵێم زیاتریش بوو لە بەرەوەی سەردانەکەی هەولێر وەزیری وزەی تورکیاشی تێدا بوو. بەڵێ بەڕێز بەسام زۆر بە کورتی وەڵام بیتەوە سوپاس دەکەم. داوای سەرەکی تورکیا لە عێراق چارەسەرکردنی پرسی پەکەکە چەک پێدانانیان و ناردنێ دەرەوەیانە لە عێراق ئەتوانێمە چارەسەر بکات؟ وەڵامی ئەم پرسیارە بەڕێی من وەڵامێکی زەحمەتە لەبەرەوەی پرسی پەکەکە تەنها پەیوەزنیە بە حکومەتی عێراقی ڕەنگە کۆمەڵێک شوێنی تریش پێویستە بەڕاستی کاری لەسەر بکرێت بە هەمانگی هەموو لایەگە بێت کاری لەسەر بکرێت بەڵام تورکیا بەپێی یاسای نێودەوڵەتی مافی خۆیەتی کە قبوڵی نەکات لە خاکی هیچ دەوڵەتێکەوە هێرش بکرێت لەسەر خاکەکەی و پێویستە بەپێی یاسای نێودەوڵەتیش حکومەتی عێراقی و هەرێمی کوردستانی سنوورەکانی خۆیان لە سنوورەکانیانەوە نەهێڵن هێرش بۆ سەر هیچ دەوڵەتێکی تر بکرێت بۆیە بەڕاستی حکومەتی عێراقی ئەگەر نێتە بنباری ئەمە ئەوا تورکیاش لەو پرسانەی کە بەلای عێراقەوە گرنگە بە دڵنیایی نایەتە پێشەوە. بەڕێز بەسام عەلی شارەزای پەیوەندی نێودەوڵەتیەکان لە ئەستودیۆکانمان لە سلێمانی لەگەڵماندا بووی سوپاس بۆیەوە.